بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئەمڕۆ ئێمە وەکو مامۆستایانی ئاینی شاری کەرکووک و ڕێکخراوەکانی چالاکوانی مەدەنی شاری کەرکووک و کەسایەتیەکان ئەمڕۆ کەمپینێکمان ڕاگەیان بە ناونیشان کەمپینی مرۆڤ دۆستی بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی ڕۆژانی ڕابردوو لە شاری کەرکووک و چەمچەماڵ و دەوروبەری کۆمەڵی خاڵمەی لە خۆگرتووە کە ئەم کەمپینە تەنها بۆ کۆکردنەوەی پارەیە لە ڕێگای ژمارە بانکیەوە و ژماری موبایلمانداناوە بۆ پەیوەندیکردن. شوێنی ئەم کەمپینە لە مزگەوت سوزادە نەبەویە کە کاتە گەڕشی حەسیرەکە پشت گەراجی سلێمانی و ئێمە ئەم کەمپینە کە ئەمڕۆ ڕۆژی 11 ڕامانگەیانەوە کە بۆ ڕۆژانێکی دیاریکراوە تا 20 و لە دوای ئەم بڕوارەوە ئێمە هیچ بەرپرسیارەتێک هەڵناگرین لە کۆکردنەوەی پارە بە ناوی کەمپینەکەی ئێمەوە بۆی کەمپینەکەی ئێمە دیاریکراوە تا ڕۆژی 20 بەڵێ ئێمە لژنێکمان پێک هێناوە کە ئەم پارەی کە کۆکرێتەوە سانی وەرگرتنی پارەکە بە وەسڵە بێ و بە وەستیش دابەشەکرێت بەسەر ئەو کەسانی کە زیان لێکەوتوانی لافاوەکانی ئەم ڕۆژانە